ئەوە دیارە ئەندازەی پەیوەندی بە مەسائلی شەرعیشەوە هەیە. ئەم دەپرسم ئایا ئەو فەرمانبەرانی ئێستا هەرێمی کوردستان کە هەیە کە بەشێکی زۆری ینی حزب دامەزاندون بەشێکی خۆ کاتی خۆی هەبوو ینی هێندە فەرمانبەر لە زمان ڕژیم بەعسە بووە. ئایا هیچ عەقدێک هەیە لە نێوان ئەو فەرمانبەرە و ئەو حیزبە کە دەبێ هەتا قیامەت دەنجی پێ بدا و لە پشتی بێ ئەگەر ناحەقیش بکا و زوڵمیش بکە هەر دەبێ پشتگیری بکە؟ ئەمە یەک. هیچ عەقدێک نییە، من ئاگادارم هیچ گرێبەستێکی قانونی نییە. دووەم، هەر گرێبەستێکیش لەو ڕۆ هەبێ هەر بەڵێنێکشان لە خەڵک وەرگرت بێ کاتی خۆی کە کاتوو دەبێ هەتا قیامەت دەنگ بە مدەی پشتگیری بکەی لە حەق و ناحەقدا، ئەمە باتڵە، ئەمە ناحەقیە. هیچ ئەساسێکی نییە کابرا ئەگەر باسی خیانەت کە بڵێ خیانەت یەک زەرە خیانەت نییە. ئاسڵەن خیانەت ئەوەیە کە لەگە زوڵمدا بێ. خیانەت ئەوەیە کە لەگە ناحەقیدا بێ کە بزانێن ناحەقی و زوڵمە. من ناڵم یانی هەر کەس کە باشەی کرد هەر کەس چاکەی کرد وەڵای کاک هەر کەسێک کە لە پشتی بە پشتی بگرە و هاوکاری بکە. بەڵام ینی هیچ کەس ئەگەر عەقدیشی هەبێ ئەگەر بەڵێنش وەرگرت بێ ینی بۆی نییە کەس بە ناحەقی و بە زوڵم پابند بکە. خیانەتی گەورە ئەوەیە کە کابرا بەرامبەر بە ناحەق و بەرامبەر بە زوڵم بێ هەڵوێز بێ. بەڵێ دەست خۆش بیا خۆی کەس سەرەتا باس کرد ئەوە سەرنج و تێبینێکی خۆتە و ناسمە ناو وردەکاری و قوڵایەکەی. بەس ئەمە باسی چارەسەرمان کردو ئەم واقعە. بڕوونی گوتم چارەسەری ئەم واقعە بریتیە لە هەڵوێستی خەڵک. ئەگەر باسی ئێمە دەکەی ئێمە نمونەشی کەم باس کرد کە ئێمە هەڵوێستمان بوو ینی لە کامە قۆناغدا ئێمە هەڵوێستی جەریئانەمان نەبوو بۆ ینی ئەوەی جوابی ئاخریشە بۆ هەڵوێستی شەرمنانەمان هەبوو کوا هەڵوێست شەرمنانە لە کامە قۆناغدا ئێمە هەڵوێستی خۆمانمان نەبوو قەنەعەتمان پێی دی خۆ مەرج نییە ئێمەش ینی هەڵوێستێک بخەینە ڕوو کە ینی تاکتاشی ئەم کۆمەلگای پێی باش بێ. ناوەڵات و بڕۆ ناو خەڵکی جەماوەر بڵێ کاکە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی، خزمەت و کارەکانی کۆمەڵی ئیسلامی، موقیفەکانی پەرلەمانتارەکانی لە بەغدا لە هەرێمی کوردستان ئەنجومەنی پارێزگایان لە کامەدا ئێمە بەجێ ماوین، لە کامەدا ئێمە بێ هەڵوێست بین، لە کامەدا ئێمە شەرمن بووین. بەس ئێمە هێندێک ئەخلاقیاتمان هەیە، هێندێک ینی بەڕاستی پرەنسیپی خۆمانمان هەیە قەدی لە نادەین. ئێمە زمانمان شڕ نییە. ئەگە هەڵوێست و جورئەت بریتێ لە زمان شڕی و جنێودان ئێمە وەڵای قەد ئەو هەڵوێستانمان نابێ. بووە نەخۆشیشمان دیاری کردووە و چارەسەرشمان باس کردووە. دەڵێ کاکە بەدەست خەڵکە ئەوەی کە لەسەر من پێویست بێ ئەمن ئەنجام داوە. ئەگەر ئەنجام نەداوە با خەڵک لێپرسینەوەمان لەگەڵ بکە، ئەمە ڕازین. با خەڵک ئەمجار محاسبەمان بکە، دەنگمان پێ نەدا. ئەگەر هەڵوێستمان نەبووە، ئەگەر ئەرچی خۆمانمان جێبەجێ نەکردووە، ئێمە 6 کورسی پەرلەمانمان هەیە، بەس حەزەکەم بیزانین بەخوا بەقەدر 20 کورسی هەڵوێستمان هەبووە. بەس با خەڵک بێ ینی هەڵوێستی ببێ بە ئەندازەی بەسەم 20 کورسی هەڵوێست ینی دەنگم پێ بدا، ئەگەر ئەمیش بە ئەندازەی 40 کورسی هەڵوێست نەبوو با گلەیم لێ بکە. بەس کاکە دوو چەندە لە پشت من بی، چەندە پشتگیریم بکەی، چەندە هاوکاری میش ئەوەندە هەڵوێستم دەبێ. خود ناکرێ بەڕاستی بڵێ کاکە 6 کورسی تێیە بەڵام دەبێ بەقەدر 38 کورسی ئەتو هەڵوێستە بێ، بەقەدر 24 کورسی هەڵوێستە بێ، بەقەدر 18 کورسی هەڵوێستە بێ. ناکرێ، قەت ئەوە ناکرێ بەڕاستی. ئەمن تەنها دوو وەزیرمان لە ئەنجومەنی وەزیران هەیە تەبان هەبان بووە، یەکیان مەسەلەن وەزیری هەرێم بوو بە کاروباری ژینگە، ئەویکە تەنها ئەمن بوویمە. ناکرێ بڵێ دەی وەڵای کاکە دوو دەبوو ینی لە مەسالی دارایی ئاوا باوی لە مەسایلی وزارەتی پێشمەرگە ئاوا بای لە سامانسوژەکان ئاوات کرد بەڵێم کاکە وزارەتێکم بەدەست بووە بەملمەوە بووە، هەوڵم داوە بەڕاستی خزمەتی خۆم لە وزارەتەدا بکەم و بەلایەنێکم خیانەت لە خەڵکەی نەکەم، خیانەت لێ نەکەم، ئەوەی کە ئەرکم هەوڵم جێبەجێم کرد بێ بەم قەیرانی سیاسی و دارایی و ئەو هەموو کێشە و گرفتانێک کە هەرێم و خەڵک پێدا تێپەڕیوە. ئێمە نەوەڵا بەڵام دەبێ بەڕاستی خەڵک ئەوە گرەی لە خۆی بکەیان. ئەگەر سبنێکە خەڵک بڕیاری خۆی نەدا، خەڵک هەڵوێستی نەبوو، با ئەو کاتێک گلەی لێ من نەکە، با گلەی لە بێ هەڵوێستی خۆی بکە. و پاشان ئەگەر خەڵک هەڵوێستی هەبوو کە دەڵێ ئەوە خەڵک هەڵوێستی هەبوو، خەڵک پشتگیری کردن، بەڵام ئێوە چی دەکەن ئەگەر زۆرینەتان هێنا پارتیەکێتی ئامادە نەبن ئەم وەزعەتە ڕادەستکەن؟ ئەو کاتێ قسەیەکی هەیە. بەڵام بە ئەمە با ببین ئەمن بەو ینی 6 پەرلەمانتاری خۆم ئەمن هەڵوێستی خۆم هەبووە. ئەگەر سبێنێکە نیو زایدێکم هەبێ ئەو کاتێ من بەڕاستی هەڵوێستی شکەم دەبێ.
وكاتي ناكل براسي زورينا لقل خلق شي كبه ام برادرني بارتيك بالكاكي مهر وادك اي باش بو هالبجاد دياري كتاوا دتواني استهدوا شان بلبن كاكي مهز من بدستا بارمان بدستا اندازيك علاقاتي سياسيه لكن بلا مش هم تيكسوا باركش ونما فرموا وضعت اذا هرم كردستان حكومه هرم كردستان يعني بابن كاك والله بمرز اشو انزام مرزني هرسي هزي سكداج كاك لقوا خلقي بمرزني اگر هذا سر الموضوع هم يهدوابه بلا ما بس اويا او كات قسيش كيها بس اما استا هم يعني هم بمرازين ببارتي شو بشيتي شو بايم شو بقوران بيغرتوبا هم حزب كان بورازين كذا كاك جان يعني بيورو براسي ساكردنوي شيشكان وام باردو خيري كردستان كبي بين بقناقه شكا هلبجاردنا ومش من برنامج ده بانزامي هلبجاردن رازين بلا مقسمان هبو لكاتي خويد ايش ديرينوا هلبجاردني شي خاوين هلبجاردني ك بوكو باس ماكل باك دولتو مالي دنگ دران او ك مردوا او ك ناوي دوباره وسيباريا بارحال او هندي كراو رنگ هندي شيمابه هم بورازين ك او يقلا كروي او صراع من بلانيه طبعا من فيما او كاتي اگر او نها تدي دكري يعني قسيش كلي بكري اما بديلين اما تا امرو او ك يعني بشتيواني بجيري بكري اما بديلي تاك بديلنين لم هرمي كردستان وانا واش ما نقول ويما او كمال اسلامي في مانوال اللي قال يعني كان يتر دبي بين اما سيستم واقعي براسي ليره برقرار بكين ك ما يدل خوشي بهم خلق هرمي كردستان ما برواش ما بويني بتاك ريب كين اما تنها خمان بيني وتنها بنكاك هر اما چارەسەری هەر ئێمە دەردی ئەم خەڵکە تیمار دەکەین و نا ئەمە گوتمانە کاکە دەکرێت بەیەکەوە لەگەڵ خەڵکێکی کە داوای گۆڕانکاری کرد و داوای چاکسازی کردووە و پرۆژەمان هەبووە کارمان لەسەری کردووە ڕەنگە ینی چەندانێکیش بازیشمان دابێت لەسەر ئەو هەڵوێستەکانمان لەسەر پرۆژەی چاکسازیەکانمان ئێمە بەڵام وەکو باسم کرد دووبارەی دەکەمەوە تەمەن ئێمە کۆمەڵی ئیسلامی خەڵکی دنیا دەکەین و ئەگەر سبەینێکە وڵا خەڵک هەم زۆرینە پشگیری ئێمە بکە شەرد و وعد بە ئێمەش ینی بەڵێنی خۆمان دەبینە سەر بە هەڵوێز بین بەقەدەرەوە کە خەڵک پشگیریمان دەکات يعني اگر يعني هرتي بازي قرشي شيء لبناو اويك يعني دنگكاني خلق باريزين بيدين ديدين والله منكو باسم كردم بيمانيه امزاره وكو زاراني بيشوبه وكو باسي شم كرد لسر هلويسي خلقو برياري خلق وستاوا وبلام يك براسي قضيه اقدار بن وكو باسم كرد امرجم بيكرد يعني خلق با صار نبي بإمد نبي لا هالبجاردن أو براك بروباغندا خلق كده صلاة دارك ديوي صلاة الناشر أكيد خد مني توا نكن بو برواب كان يعني حزب هي قدارم يعني بخوي همو أندمان خوي تيجي عنده وهم يعني نعلم همي بلام زور به هر زور بايم متريان كردوا همي كارتي دقداني ورقته توا بمو بيجي ضد الكاك هالبجاردن هيز استفادينيا والله هيز قران كاين نجار وخذ من توا كاك كورا نكن بو برواب كان يعني او لولا لا او زاري هاتو يعني حقي خوشي من نان وانكا بس دي برامك كاك حاولتي بو برادك يسافر مش هزدكم باش شي او خلقي كداوي قران كاري وضعي خراب وداوي ساكساجي دكا هزدكم كاري دقداني ورنق بيتوا دي شيء له هو كاركاني يا وسيله كاني قران كاري كن ام كارتي دقداني اسمني كارت نبي كاك ناتوين دنگ دي بوسي باسي قران كاري دكي ياخذ سبينك غير كابره دنگي نداو وكابره هلويسي نبو بريالي نبو يبوغلي خلق دكي او كاتي بلا اش يعني او كس او حزب كيس د صلاه دار وقليل لي هي ما دام بدن جو خلقي ما مبارشي به من برامن داو كي اگر ببي فيل بيو ببي خيانه بيو ببي تزوير بي بيروز بايلي دكي نما يبقى خرجي كش بابي هلويسي هبي باخلق برياده بزين داخل زون دبي بزين داخل قران كاري دبي النبي اي بونا بعدين باس نك لما ور رابرو ده قران كاري بو النبوه باسي جاني خلق دكي خرجاني خلق بهوي او قران كاري بو ك دروس بو يا بهوي سياستي حالي ام حزبانه بو ك خلق جاني واتيك سوا سياسي مسمى يعني لوري بيوندي سياسي وسياستي داراي سياستي اداري من اما هو كاري بو ك ام شيشو قيران وقفتانا پیدا بن نق اوي ك قران كاري پیدا بو خرشك هادو بيشو معارضه بو لكاتي خويدا كباسي اوي كدو ك ام د صلاه اوانا بمشي ولاد بروناس وضع تيك دسي طبعا
يعني ئەمە نەبووتە هۆکاریەوەی ئەمە بۆتە هۆکاری کە خەڵک وشیار بێ خەڵک وریا بێ خەڵک چای بکرێتەوە خەڵک بزانێ چێ دەبێ حکمڕانی بکە خەڵک بزانێ ینی کاکە ئەم بەم شێ حکمڕانیە ڕازی نییە ئەمانە ینی پێم وایە هەنگاوی گەورە و گرنگن کە یەکەم هەنگاوەیە کە بەتو بتێ گۆڕانکاری بەڕاستی وشیاری خەڵکە ئاگاداری خەڵکە کە خەڵک وشیار بێ و ئاگادار بێ لەسەر مافی خۆی بێ و لەسەری بچێ و ینی هەوڵی بۆ بدا بەدەستی بێنێ بەڵێ دەست خۆش بیاخە وەڵای بنسبەت عفرین و ئەوەی کە لە ڕۆژئاوا ڕوویدا و ڕوویدا تەبان ئێمە هەڵوێستی سیاسیمان هەبووە بەیانمان دەرکردووە و بەشداری خۆپیشاندارەکانمان کردووە کەس لەو ڕۆوە لە پێش ئێمە نەبووە ئەنی کەس نەسوە لەوێ ڕۆستەمی زاڵی کوژ بوو ئێمەش لە دوایە بین ئێمەش ینی هەڵوێستی خۆمانمان هەبووە تەبان لەوە دەبەست لێرە ئاماژەم پێ نەکرد ڕەنگە بابەتەکە جیاوازەوە هەڵوێستی حیزبیش دیار بووە سەبارەت بەوە کە ئێمە بەشێک بووین لە واقعە بەڵێ ئێمە بەشێکین لە واقعە بەڵام بە پێی بەشداریمان و بە پێی خەتاکانمان ئێمە لەم کابینێ بەشدار بین باسم کابینێ دەکەم فەرمون ئێمە ئامادەین هەر جۆرە گەندەڵیەک و هەر جۆرە خراپ بەکارهێنانێکی دەسەڵات و هەر جۆرە نایاساییەک کە لە لای ئێمە ڕوویدا بێ با خەڵک بێ لێپرسینەوە لەگەڵ بکە بەس باشە من بۆ بەشدارم لە ینی لە کەم و کوڕی وەزارەتێکی کە بۆ بەشدارم بۆ بەشدارم سبەینێکە لە کەم و کوڕی مەسەن سەرۆکی حکومەت یا جێگەر حکم حکومەت ئەمە بۆ بەشدارم ینی بۆ ئەگەر خەتایەک ئەو کرد بێتی یا سەرۆکایەتی هەرێم یا حیزبێک ینی بۆ بەشدارم ینی فەرموو دەپرسم ئایا ئەو دوای ڕفراندۆم کە شەڕ بووە لە کەرکووک بەشێک شەڕی کردووە بەشێک سڵحی کردووە ئەم وات ئوسلوبێ بەکاردێنین تەبان خەڵک کەشتیکە دەڵێ یەکێک دەڵێ بەشێک ڕای کردووە بەشێک خیانەتی کردووە ئەم دەڵێن بەشێک شەڕی کردووە بەشێک سڵحی کردووە ئایا ئەمە ینی ختامی چی دەدایە ئەوە گوناحەکەی من لەوەدا چییە ئایا ئەو 1,400,000 کەسێک کە دوای بایەمەتری بۆ 1,250,000 کەس بەس پارەکە زیادی کردووە ئایا خەتای من چی تێدایە من چەند کەسم تەعیین کردووە حەز دەکەم بیزانی نای بەڕێزت کاک ها کاک عەزیز یەک نەفەرم تەعیین نەکردووە ئەمە 4 ساڵ ڕۆیشتە ئەوە سەرۆکی حکومەت ئەو وەزارەتی دارایی بڵێ فڵان کەس عەقدێکیشی کردووە نەگەیانی تەعیینێکی کردووە بۆ ئەمن خەتام هەیە لەو 1,400,000 کەسێک کە تەعیین بووە کە باسی پێشمەرگە دەکرد پێشمەرگەی دێرین مافی یاسایی ئەم باسی یاسام کرد باسی ڕاست عەرز دەکەم نانەوانیە با شتێک پێ بڵێم کا عەزیز ئەمن ئامیر هێز بووم هەر ئەمن خۆم شاهد لەسەو قەزیەی والله بالله وتالله برایت و ئامیر هێز من 96 پێشمەرگەم هەبووە کاکە ئێمە هەژنۆ ئەو کاتێ بزوتنەوەی ئیسلامی ئێمە هەژنۆ هێزمان هەبووە کاکە چۆن نەمان بووە ئینجان باسی شاخم کرد باسی دوای ڕاپەرێنجم کرد چونکە بە پێی یاساکە ئەوەی دوای ڕاپەرێنج دەگرێتەوە بە پێی خزمەتی بە پێی 15 ساڵی خزمەتە بێ یا تەمەنی تێپەڕی بێ کە بە پێی یاسای پەرلەمان تەمەن مافی خانشینی مادەم پێشمەرگە بووە کاکە ئێمە وەختیش کۆمەڵی ئیسلامی 5,000 پێشمەرگەمان هەبووە چۆن نەمان بووە تو ئەگەر لێ ئەمە هەمە بەیانەمان بووە يعني ناوى طبعا غلطها ام باسي ياسايم كده طبعا فرموا اما او اخنا دولي ايوه بجدار اخنا دولي نسي بجدارم يعني نا يعني هو شخصيه فلان كذي حكومات كذي شيء سبب او اخ كامل حكومه اخ كامل حكومه اما تدام اواكراوا كامل حكومه يعني ناخذ زينسي أم باس يدكم درم كاكي أم بزام دا ولا لو كمكري ولو عيب لو خطاي كحكمت كردويتي بزام إما باس كاكا إما لا شو طبعا تعينا نما كردوا خانة نشينا نكراوا امتيازاتي بيش مرجين ندراوا امتيازاتي شيدان ندراوا امتيازاتي كم أندام شيء لازم يعني أوي إما كامل يعني نجناحها تو خطايا أتوبي مثلا يعني أمن كدرم كاك فرم بزام دا خطايا كم تسي ديار نبي هيك من نبي لكسك مثلا كده خطايا اللي بكاكوك يجوان معقولني أو تير مثلا خو بشاندان تأثر ريخ راوكان كرديانا كاك عزيز وإما بسجيري مبدأ إيمان كردو بوخ ما في خلق وإما تأستاك يعني كنسي ناخو بشاندان لكن باش إما تادوين كشكل حكومات بوين يبقى من ناكب راس بسم الله خو بشاندانك ولا الحكومة بهم طبعا او ناكري
خۆ یەکێک لە هۆکارەکانی یەکێک لە هۆکارەکانی ڕەنگە ئەمە بێکەمە لە حکومەت کشاوینەوە کۆمەڵێک هۆکار هەبووە بەڵام ئێمە بەڕاستی ئەو کادیانی بۆ ئێمە دروست نەبووە کە ئەو کۆمەڵی ئیسلامی کە لە حکومەتیشم و لەولای بچم بەشداری خۆپیشاندان بکەم و زۆر لە معارەزاتی بەڵام هەمیشە ئەو کاتیش و ئێستاش بەڕاستی خەڵک مافێکی هەیە خەڵک حەقێکی هەیە داوای دەکات پشگیرم بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی شارستانیەتانە داوای مافی خۆی کردو ئاساییە پشگیر دەکەمەوە لە پشتیش دەمتەبان بۆیە ئێمە کاتی خۆش کە لە حکومەت بەشداری ماکرد حەزەکەم بیزان یەکێک لە مەرجەکانی کە باس ماکرد بە کاکە ئێمە ئایا دەتانێت لە حکومەت بەشداری بکەین بەس قەت ڕۆژە لە ڕۆژان بە ناحەق نەڵێن ناحەق بە حەقیش نەڵێن حەق گوتیان ناکاکە مەدەکاکەمە ڕاستی بەخۆیشی من لە مەبدەکانی کە من سەرۆکی لیژنەی دانوستانکاری کۆمەڵی ئیسلامی بە لەگەڵ کاک نێچیروانی بەخۆ ئەمە دەمان باس کردووە حەزەکەم بیزانی بۆی خەڵکی دەڵێن کاکە وەڵا جاری دایان گوت پێیەکی لە حکومەت و پێیەکی لە معارەزاتی کاکە وانە من لە معارەز نەبوویمە معارەزاتی ئەوان نییە بەس خەڵک برسی بووە گوتی کاکە برسی مەگوتم کاکە مش پشگیر دەکەم بە مافی خۆت بگەی خەڵک ستەمێکی لێکراوە کاکە مستەم لێکراوە گوتمە کاکە ئێمەش پشگیری کەم ستەمەکەت وەربگرینەوە دەی مۆفەق بکە عەزیز جانەوە بوردە کاری زۆر دەست خۆش بیاخوا دەست خۆش بیاخوا